بازارێک کڕین و فرۆتنا کەلوپەلێن دەستی دوێ ئەنکو مستعملە هەیسەم خورشید ئێک هاوڵاتیان دۆکە و هاتیە کوژبخۆ کەلوپەلێن نامالێ بکڕێت ئەو دبێژێت قەیرانە دارایی وەکریە نەکارێت کەلوپەلێن نو بکڕێت قەیرۆنە پۆرەنینەن ئەس ئەژ حەزکەم شتێنی بخۆ بکڕم بەس پۆرەین توی بینی ڕۆتب ئێتاخیر بێت ڕۆتە بە پێنج ڕۆژە نەدوێ ئەس مەجبورم بێم تشتێکە بخۆ بکڕم بچی چونکی بچێکی ئەرزۆنترە عالم هەمی وسانێ عالم هەمی بەرەخۆتەوە بکەیت تشتێکە نە تشتێ ناف ماڵێ بتنێ ئەنێ جلکۆ وەکی جلکۆشی بەفکە زیواتی مە ئەوێ دکۆنێ گەلێک تشتی ئەرزۆنترە وەکە کەلوپەرێت ناف ماڵێ بەفکە سەلاجەیە خەسۆلایە تشتی گەلێک ئەرزۆنترە نیف قیمەتە خدانێن پێشەنگە و دکانێن کەلوپەلێن دەستێ دوێژی دوێژن خراپیا بارێ دارایی بازارێ وانژی لاوازکریا ئەگەرت وێ ئەس ڤەتگەڕینەم بێ پۆرەی عالەمە بێ پۆرە تشتێ مستعمل ژێ بگۆڤێ پتر چت چونکی عالەمە قووەتە تشتێنی نینە ڕاستی يعني بگۆڤێ کامی سۆر ئەز تشتێکی مەخۆرە مەسەلەن یە مستعمل ئەز دی مەخۆرێ متشتێنی ژێ بخۆ من هەردووکەتان تشتە مستعمل ژی منە هەیە نیژی بەس عالەم پتر ڕابەتەوە سا تشتە مستعملە چکۆ بچی پۆرە نینە زۆنی ژێ وەختێ تا پۆرە نەبێت تو مجبوری دی تشتە مستعمل کردی تشتە مستعمل ژێ بگۆڤێ ئەم چێت یان بگۆڤێ هم تشتێ پۆقشت کڕین قەیرۆن و دەرویە وەلی گیری ئەغلبەتە خەڵکێمە بگۆڤێت بەرە تشتێ مستعمل بێتت چونکو بوچ چونکو تشتێ مستعمل گەلە جەرازیوی تشتی مەدوێرێ و ئەو تشتە موبیلۆتی دی و مثلا ده ورقانە پازده ورق دولانیە دەستی مەوێرێ سێ ورقا چهار ورقا ئەتفرۆشم سەکێ چەند ئەو دیترە نەح پێنج شەش ورقە فەرقن و یا دوێژی یعنی خەڵکێمە کوژێت بژم پارە نەما هەکە پارە هەبوون ئەبخۆن دکانت تۆ ساڤەنەت بوون هەمیدا چەند تشتێ جدید بخۆت کردن بەس بگۆی پارە نەما عالەمەمە مەجبورە بێت قەستە تشتێ مستعمل بکات خدانێن ڤەندەکانە ئەویەکەژی دانەخویاکردن و چەند قەیرانە دارایی درێژتر بێت بازارێک کەلوپەلێن دەستێ دوێ زێرەتر لێت ئێت کوژنەچاری دێن و کەلوپەلێن مستعمل بوونە ماڵە خۆتکەڕن شێوەخەدر کورساد نیوس دهۆک